جه دنگ امریکا سلاوورزن هفکارا من هیرو زنگنا و من صالح دمیجر بو بینر هجا دمجمر 8 بیانیه لواشنطن پایتخت ام خلک کنویا برنامه کورت کونکشن یا کوباوی کی زندی لسر کانال ان ار تی و همی پلتفرم دنگ امریکا تبلاف کرن جوارا پیشکش دکن لا برنامه ئەمڕۆماندا تیشک دەخینە سەر بەردەوامی ناڕزایەتیەکان لە ناو ئێراندا و کاردانەوە ناوخۆی جیهانیەکان لەسەر هێرشەکەی کۆماری ئیسلامی ئێران بۆ سەر بنکە و بارەگاکانی لایەنە سیاسیەکانی ئۆپۆزیسیۆنە کوردەکانی ئێران لە ناو خاکی هەرێمی کوردستاندا. ام هروها بحثار یکسون و هلوستا امریکا لدور ایریشن ایران لهرما کوردستان عراقی دکن. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەاند لە هەڵمەتی بردومانی فڕۆکە بێفڕۆکەوانەکانی ئێران لە باکووری عێراق لانی کەم 18 کەس کوژراون و زیاتر لە 50 کەسی دیکەش بریندار بوون. ئەم هێرشانە لە کاتێکدا بەڕێوە چوون کە خۆپیشاندانەکان بۆ ڕووخانی کۆماری ئیسلامی ئێران لە دوای مردنی مەحسا ئەمینی تەمەن 22 ساڵی کوردی ئێران بەردەوامە لە سەرانسەری وڵاتەکەدا. هێرشەکانی کۆماری ئیسلامی ئێران بنکە و بارەگاکانی لایەنە سیاسیە کوردەکانی ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە ناو هەرێمی کوردستان کردە ئامانج لە ناویاندا بارەگاکانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە کۆیە و بارەگاکانی کۆمەڵەکان لە زڵوێز و بنکەی پارتی ئازادی کوردستان لە شێراوە. ئاژانسی دەنگوباسی ئێرنای فەرمی ئێران دەڵێت سوپای پازارانی ئێران بنکە و بارەگاکانی گروپە جودابیرەکانی لە باکووری عێراق کردوتە ئامانج و لەو هێرشەدا موشکی زیرەک و فڕۆکەی بێفڕۆکەوانی بۆم ڕێژکرا و بەکارهاتوون. حکوومەتی عێراقیش نامەی ناڕزایەتی خۆی لەمەڕ ئەم هێرشانە و پێشێلکردنی سەروەری خاکی عێراق ڕادەسی باڵیۆزی ئێران لە عێراق کردووە. ایران روجا چهارشنبه ایریشن موشکی و ین درونان لهرما کوردستان عراق پیکانین که د انجام ده 18 کسان جیان خوش دستا و بهتری 5 کس جی بریندار بون پشتی که ایران پارتین کردن اپوزیسیون لور به گورکرنا پیلا خو پیشاندانن که کومارا اسلامی هجاندن تاوانبار کرد. سپاه پاسدارین شورش اسلامی ایران گروپین کردن که بنگهل عراقینه به ایریش کرن و کتنا ایران جباکور روجاوای ولید و جبو بلاف کرنا نه اولهی و تکدان و نه آرامی و کو ناف دکن تاوانبار دکه. وزیر تندرستی هرما کوردستان عراق سامان البرزنجی دما سردانا برینداران لنخوشخانه که هولیر کر و گوت پشتی چند ایریشن برین ایرانی لسر سینور که تزیان جانی نبون روجا چهارشنبه پیلک موشک و درونان پیک آنین که ده انجام ده 10 کسان جیان خوش دستا و 32 کس جی بریندار بون. برپرسکی پای بلند هرما کوردستان برج آژانسا فرانس پرس را گوته بو که دناف قربانیان دا سیویل جی هنه که یک جوان هاتی کشتن لبغدای ارکان توین یک بوی لعراق ایریش شرمزار کرنه و گوت دیپلوماسیا روکیتان کارکی بهشه و انجام ویران کر هنه و لسر تویتر گوت دوی اف ایریش تاوله بین راوستاندن. دهل کوی ایران 4 ایریش لسر کلا دموکرات و کامپا پنابران پیک آنی که ده انجام ده چند پیشمرگه و پنابران جیان خواج دستان جبو آگاهین بهتر ام ده چند کوی که پیامنیر ما احمد زیباری جور تفلی مدبه دم باش احمد نهار روش لکوی چاویه زور سپاس صالح دموا باش روش لکویا یعنی فروکن چاودیری بردام بسر آسمان کویا داد زفرن صالح يعني اس بريانها بتشكي بريانها من سردانا كان بيكر او ويجي او جيكو هاتي بردمان كيرن يعني صالح براستي كان تمام يعني بيدانج تمام وقتهم بيجي ما تميني بي ديار يعني خلق الودري بقشتي زارو جان تيدا نمان يعني كان قلق بيدانج ثاني بيش مرجين ديمقراط دبيني لوان درا يعني برنيغران لسر فير روشي يعني دما ما بجادة السركي ام درباز بون من لدنيري يعني روش تماما بيدنجا الفر من برسي كما روش الفدري بفي اوي بيدنجا
اوان لس اس هایدار کرم کو لودره نمینم دراوا ویکم پیدا نمینم جبر سلامتی ما لودره بچنج بال کار بدسته که بلند دموکرات و ام آگادار کنم کام لودره در بازمن سردان نخوشخانه یا کویجی کر کو بریندار لودره هنه کو او کسین ام ببیجن بنا قربانی ایریشان هاتن و گواستن بو نخوشخانه روشاوان چاوایا هجمار داوی لودره چنه تمام از خواستم بکرتی بیشم پاشم و گرم سر نخوشخانه لوی در نزی چهار خانی هم دیتن یعنی به تمامی حرفی نپارچن آسن من سر جاده آن دیتن سبارت به پرساته نخوشخانه بله مسردان نخوشخانه که چوم ناوا نخوشخانه داد گل ربر نخوشخانه آخفتم دگل پیش مرگان آخفتم بگشتی یعنی ربر نخوشخانه گوتم من حتی نها وکی گوتی به مخامنی و ما پیشوازیج نه کسان کیریا نه کس گیان خوش دست دانه هفتان لفرو دوندجی خبر گشتی وان کو لهولره ان کو ور روانه کری وانجی جانی خوش دست یعنی نه کسان جانی خوش دست دانه صالح و بحث کی ذکر کو 24 بریندار هنه یعنی صالح دن هذا اس تاخم است بخش از این دیدامه هجماره کا برینداران یعنی ایروجی گشتن نخوشخانه من پرسین اف جماره برینداران چما ایرو گشتن نخوشخانه گوتن اف او بنین کو دو خو دناوا خانیان دا خو دناوا وان دشتان دا یعنی نکارین در بکونج برکو بریندار ببون لورا او ایرو گشتن نخوشخانه برین وان چاره سر کردن یعنی هندا کان پیوان شکست بو هندا کان یعنی برین سر دمو چاو جنوان هبون جبر وان روکيتو فروكين انتحاريين کو هاتين كن جبو سر قلا ديمقراط جبر جبو سر كامبا بنابران باشه احمد پشتی روجه که جوان ایریشان خلک کویچ دبیجه یعنی هستا ام بیجن دناف خلکی دا چیه دوی درباره دا اگه تو بکرتی برسفام صالح من سردان نبا بازار کویشی که دگل خورتان دگل خلک جدا جدا اخفتم دگل وان اس راوستیام وان جهن بتایبتی نزیکن بارگین حزب ديمقراط نزیکی کمپانن اوان یعنی براستی صالح گلک نیگرامون یعنی گلک دلگرامون سروی روشه یعنی اوان بچاون خو همو دیمان دیدن اوان دیدن کو بچ اوایی روکت بچ اوایی فروکین انتحاریتن یعنی جبوان دیمان پر ايش وبر ازار بون دیمان گلک نخوش بون اوان خواستن کو ایدی حکومت هرما کردستان حکومت عراقی یعنی ایدی سنوره که جوان ایرشان را دينيت يعني دخوازن اف ارشان داويه بنجبو سر في دبر يعني صالح اوان او دترسن صالح اگر بكرتي بيجم او دترسن يعني دروجه كده عند ارشان بيدا او بربك خلق سيفيل بيتر قربانيه فان ارشان بله جالك سپاس پامنر احمد زیباری تج کوی مراوی پاش هێرشەکەی ڕۆژی چوارشەمەی کۆماری ئیسلامی ئێران بۆ سەر بنکە و بارەگاکانی لایەن ئۆپۆزیسیۆنەکانی کوردی ئێران لە ناو خاکی هەرێمی کوردستاندا ئەم ڕۆژ جموجۆڵی فڕۆکەی چاودێری ئێران بە پێی راپۆرتان بەسەر ناوچەکەوە بەدیکراوە دەچینە لای پامنێرمان سنوور کەریم کە لە زرگوێزە بۆ زانیاری زیاتر سنوورم کاتت باش دەمەوێت سەرەتا پێمان بڵێ زانیاری نوێ چی هەیە پاش ئەو هێرشانی کە دوێنێ ئەنجامدران بەڵێ هێرۆم کاتتان باش دیارە من بەر لە چەند دقەیەک پێش بێمە ناو بەرنامەکە قسەم لەگەڵ بەرپرسێکی باڵای حزبی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان کرد ئەو بە منی ڕاگەیان لە ئێستادا دۆخەکە تا ئاسێکی زۆر ئارامە واتە هیچ جموجۆڵێک یاخود هێرشێک ئەمڕۆ نەکراوەتە سەر بنکە و بارەگاکانی حزبی هەردوو کۆمەڵەکە لە زەرگێز بەڵام بە بەردەوامی تاقی بەیانی فڕۆکەی چاودێری کرد بەسەر ئاسمانی سنوورەکەدا سوڕاوەتەوە و چاودێری بنکە و بارەگاکانی ئەوانیان کردووە و ئەو بە منی ڕاگەیاند ئێستا ئەوان کۆمەڵێک ڕێکاری سەربازی خۆیانیان گرتوۆتە بەر لە شێوازی مامەڵەکردن و ئاڵوگۆڕکردنی شوێنەکانیان کە لە ڕووی ئەمنیەوە بتوانن خۆیان بپارێزن بەڵێ سنووری ئێستا خەڵک لەو ناوچەیە ماوە مەبەستم خەڵکی مەدەنی لەوێ ماون یان نا سنوور هیوادارم سنوور دەنگی ئێمە ببیستی لەواچێ پەیوەندەکەمان لەگەڵ پامنێرمان سنوور کەریم خراپ بوو بێ ئازیزان هەروەکو دەزانین دوێنێ کۆماری ئیسلامی ئێران هێرشی کردە سەر بنکە و بارەگاکانی حزبە سیاسێ کوردیەکانی ئێران لە هەرێمی کوردستانی عێراقدا کە ژمارەیەکی زۆر خەڵک بوون بە قوربانی لەو هێرشانەدا و کۆمەڵێک کاردانەوەی ناوخۆی و نێودەوڵەتیشی بە دوای خۆی داهێناوە
کۆمەنداریە ناوەندیە ئەمریکای سنتکۆم عێریشا سوپایە پاسدارên ئێرانی لە هەرێما کوردستانە عێراقê şermezar kir û got êrişên bi vî rengî gefê didin ser sivîlên bê guneh û aramiya herêmê têk dibin. Sentkom got demijmêr 210 piştî nîvro doh bi dema xwecihî hêzên Emerîkî balafireke bê mirov bi ya Îranî ji cûreya Mojer 6 ku ber bi hewlêrê ve diçû daxist ji ber ku wek metirsî li ser hêzên Sentkomê li herêmê xuya dikir. Ji aliyê siyasî ve jî berpirsên Emerîkî êrişên Îranê şermezar kirin. Ji bo agahiyên bêhtir em niha diçin cem hevkarê me Ferhad Felahî dem baş Ferhad nûçeyên dawî li cem te çi ne؟ بەڵێ ساڵح هەم کاتتان باش کاردانەوە هەبوون لێرەیش لەسەر ئەو هێرشە موشکی و درۆنانەی کە کرانە سەر بنکە و بارەکەەکانی پارتە ئۆپۆزیسیۆنەکانی کورد لە ئێرانە لێرە هەردوو کۆشکی سپی و وەزارەتی دەرەوە کاردانەوەیان هەبووە دوێنێ هەردووە بە دوای هێرشەکان و لە دوانیوەڕۆ بە کاتی واشنگتن نت پرایس وتەبێژی وزارەتی دەرەوەی ئەمریکا بە ئاماژەدەن بە لێدوانەکەی ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی کۆشکی سپی جێک سۆلیڤان وتی ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی پێشتر ئەم هێرشی فڕۆکەی بێفڕۆکەوان و موشکیانی بۆ سەر هەرێمی کوردستانی عێراق شەرمەزار کردووە. ئێمە ئەو خاڵەمان ڕوون کردوتەوە کە بەردەوام پشتیوانی ڕێبەرانی عێراق و ڕێبەرانی هەرێمی کوردستان و هەروەها لە بەغداش دەکەین سەرزەنشتی ئەو هێرشە دەکەین کە هێرشێکی قێزەوەنە بۆ سەر سەروەری عێراق و یەک پارچەی خاکەکەی. بەڵێ نتپرایس بە ئاماژەدەن بەوەی کە ئەمە یەکەم جار نییە کە ئێران هێرشی موشکی و درۆم کاتە سەر دراوسەکانی بە ئاماژدان بەوەی کە ئێران دەبێت سەروەری خاکی وڵاتانی دراوسێ بپارێزێ وتی نمونەیەکی تریش لەسەر ئەم بابەتە پشتگوێخستنی ئاشکرای ئێران نەک تەنیا بۆ گیانی گەلەکەی خۆی بەڵکو بۆ دراوسەکانیشی کە بنەما سەرشەکانی ناوەڕۆکی پەیماننامەی نەتەوەیە گرتوەکانە پێشێلی دەکەن. ئەمە یەکەم جار نییە کە دەبینین ئێران ئەم تاکتیکانە و موشکی بالستی و فڕۆکەی بێفڕۆکەوان بەکاردەهێنێت بۆ پێشەرکردنی سەروەری و یەک پارچەی خاکی گەلانی دیکە. لە بەشە دیکە لە قسەکانیدا نتپرایس بە ئاماژدان بەوەی کە ئەمریکا و حکوومەتی ئەمریکا پاڵپشتی کاربەدەستانی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانی عێراق دەکات وتی ئەم هێرشە هێرشێکی قێزەوەن بوو بۆ سەر سەروەری عێراق. گرنگترین شت کە دەتوانین لە زۆر ڕۆ بیکەین پاڵپشتیکردنی ڕێبەرانی عێراق و ڕێبەرانی عێراق لە بەغدا و ڕێبەرانی عێراق لە هەرێم و ڕێبەرانی کوردستانە لە هەولێر بۆ بەرەنگار بوونەوەی ئەم هێرشانە. بەڵێ ساڵح دوا بە دوای هێرشەکان دوێنێ لێرە لە واشنگتن ئارەش ساڵح نوێنەری حزبی دموکراتی کوردستانی ئێران لە واشنگتن لێرە لە چەندین لێدوانی جیاوازی بۆ میدیا بیانیەکان ئاماژەی بەوە کرد کە یەکێک لە کوژراوەکانی هێرشەکانی دوێنێ هاوڵاتی ئەمریکا بووە بە ناوی عومەر مەحموودزادە ناسراو بە چیچۆ. ئارەش ساڵح داوای لە حکوومەتی ئەمریکا کرد کە کاردانەوەی هەبێت لەسەر کوژرانی هاوڵاتیەکی لەسەر دەستی سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران. ساڵح دەگەڕێمە وڵاتان. بەلێ فەرهاد سپاس بۆ وان ئاگاهیان. سپاس. هێرشەکانی ئێران بۆ نێوخاکی عێراق کاردانەوەی هەرێمی و نێودەوڵەتیشی بەدوای خۆیدا هێناوە و کاربەدەستانی عێراقیش بە پێشێلکاری بۆ سەروەری خاکی عێراق ناودێری دەکەن. دەچینە لای دڵشاد ئەنوەر پامنێرمان بۆ زانیاری زیاتر. دڵشاد هەروەکو ئاماژەم پێکرد ئەم هێرشانە بۆ ناو هەرێمی کوردستان بە پێشێلکاری بۆ سەروەری خاکی عێراق دادەنرێت. دەمەوێت بزانم کاردانەوەی حکوومەتی عێراق لەم بارەیەوە چۆن بوو یان وڵاتانی جیهان چۆن لێکی دەدەنەوە؟ بەڵێ دیارە هێروە من ئەمڕۆ پێشەوەی بێمە بەرنامەکەەوە قسەم لەگەڵ ئەحمەد سەحاف وتەبێژی وەزارەتی دەرەوەی عێراقا کرد. وەزارەتی دەرەوەی عێراق باڵێزی کۆماری ئیسلامی ئێرانیان لە بەغابان کردووەوە و پەیامی ناڕزایەتیان
گەیاندۆتە باڵۆزی با بڵێن ئێران لەسەر پێشێلکاریەکانی کۆماری ئیسلامی ئێران لە ناو خاکی عێراقا. بەڵام گرفتەکە ئەوەیە با بڵێن عێراق خۆی لەبەرەوەی سیادەی لەدەستداوە لاواز بووەوە گرفتی زۆری ناوخۆیی هەیە بۆیە زۆر لەلایەن چی وڵاتانی هەرێمی و چی وڵاتانی دەوروبەرەوە گوێ لە ناڕزایەتی و پەیامەکانیان ناگیریە. ئەمە لەلایەک لەلایەکی تریشەوە بە پێی و زانیارانەی کە من دەسم کەوتۆ هەر دوێنێ لە کاتی بۆمبارانکردنی بنکە و بارەگاکانی پارتە کوردیەکانی ئێران لە ناو خاکی هەرێمی کوردستان باڵۆزی وڵاتان یان باڵۆزخانەی وڵاتان هەندێک لە ئیش و کارەکانیان ئەتوانم بڵێم هەڵپەساردووە سەرقاڵی لێکۆڵینەوە و چاودێریکردنی دۆخی هەرێمی کوردستان و بۆمبارانەکانی کۆماری ئیسلامی ئێران بوون بە تایبەتی کە دوای ئەوەی هەندێک لە وڵاتان بە ئاشکرا بەیاننامەیان دەرکرد باڵۆزخانەکان و نیگەرانی خۆیان دەربڕی لەو هێرشانی کۆماری ئیسلامی ئێران بۆ سەر بنکە و بارەگاکانی پارتە کوردیەکان لە ناو خاکی هەرێمی کوردستانە. بەڵام گرفتەکە لەوەدایە هێرۆ ئەوەی کە هەیە تاکو ئێستا کۆماری ئیسلامی ئێران بەبێ ڕەچاوکردنی یاسا نێودەوڵەتیەکان زۆر جار گوێ بە و یاسا نێودەوڵەتیان ناداوە گوێ بە ئیدارەکانیش نادات. ئەمە وای کردووە کە تەنانەت ئەمڕۆ کونسڵخانەی ئەمریکا لە هەرێمی کوردستانی باسی لەوە کرد کە ئەوان گەرنتی دووبارە نەبوونەوەی ئەم حاڵەتانە نادەن. بەڵێ باشە دڵشاد بۆچی لە ناو هەرێمدا ئەم هێزانە کرانە ئامانج؟ ئایا ئەمە فشارێکە بۆ سەر ئەو لایەنانە یاخود فشارێکە بۆ سەر هەرێمی کوردستان؟ هێرۆ ئەمە دوولایەنەیە فشارێکم بۆ سەر ئەو لایەنە هەم فشارێکە بۆ سەر هەرێمی کوردستان. بەرپرسێکی باڵای هەرێمی کوردستان ئەوەی بە ئێمە ڕاگەیان کە کۆماری ئیسلامی ئێران ئەو پەیامەی داوەتە هەرێمی کوردستان کە هێزە ئۆپۆزیسیۆنەکان لە نێو خاکی ئێرانە یاخود با بڵێن لە کوردستانی ئێرانە چالاکیان هەیە ئەوان بە ئاشکرا باسییان ئەو پەیامەیان داوەتە هەرێمی کوردستان کە ئەم هێزە ئۆپۆزیسیۆنانە لە ئاسمانەوەدا نابەزن و لە نێو ئێرانی شابنکە و بارەگایان نییە کەواتە لە هەرێمی کوردستانەوە دەچنە نێو ناوچە کوردیەکانی ئێران بۆیە ئەوان نیگەران لەمە ئەمەی کە ئێستا کۆماری ئیسلامیەکە فشارە لەسەر هەرێمی کوردستان بەوەی کە پارتە کوردیەکان لە قاڵب بدات و ڕێگەنەدا چالاکی ئەنجام بدەن و لەلایەکی تریش فشار لەسەر پارتە کوردیەکان بۆ ئەوەی با بڵێن لەو چالاکی و خۆپیشاندان و ناڕزایەتیانەی کە هەیە با بڵێن خۆیان بە دوور بگرن و چالاکیان نەبێەوە فشارەکان بۆ سەر هەرێمی کوردستان بۆ ئاراستەیە بە پێی و زانیارانەی کە من هەمە کۆماری ئیسلامی ئێران بە ئاشکرا بەرپرسانی هەرێمی کوردستانیان ئاگادار کردوونەتەوە و داوایان لێ کردوون کە هێزە کوردیەکانی ڕۆژهەڵات لە ناو خاکی هەرێمی کوردستانە لە چەکدا ماڵن بەڵام تاکو ئێستا ئەم خواستەی ئێران بەدینە هێنراوە بۆیە لەم دیوەوە کرێ بڵین فشارە لەسەر هەرێمی کوردستانیش. بەڵێ دڵشاد دەزانین ئێران بە تەواوەتی کاریگەری هەیە بەسەر سیاسەتی عێراقەوە و لەم کاتەدا لە کاتێکدا کە ئێستا وتوێژ ئەکرێ بۆ پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق لە پاش ساڵێک لە هەڵبژاردننی پێشوەختە ئایا ئەم جۆرە کاردانەوانەی عێراق لەگەڵ بۆ ناڕزایەتی دەربڕین بەرامبەر بەم هێرشانی کە ئێران کردوونی چۆن چ کاریگەریەکی بێ بەسەر دانوستاندنەکان لە عێراق بۆ پێکێنانی حکوومەتی داهاتوو؟ هێرۆ بێگومان ئەو ئاڵۆزیانەی کە لە ئێرانە هەیە کاریگەری ڕاستەخۆی لەسەر هەرێمی کوردستان و عێراقیشەیە وەک چۆن ئێران عێراق و هەرێمی کوردستان بە قوڵای استراتیژی خۆی زانیەوە پێی وایە کە هەر ئاڵۆزیەک لێرە ڕووبدا مەترسیەوەی هەیە کە بگوێزرێتەوە بۆ نێو وڵاتەکەی ئێرانیش بە هەمان شێوە مامەڵاکە و عێراقیش بە هەمان شێوە مامەڵاکە وەکوەوەی کە گەر چاودێری دۆخەکە بکرێت دەبینین هەتا لەو ڕۆژانەی کە ئاڵۆزی کەوتوتە نێو ئێران تەنانەت با بڵێن کاریگەری ڕاستەخۆی لەسەر عێراق هەبووە. بۆیە گرفتەکە لەوەدایە کە عێراق سەروەری لەدەستداوە و عێراق تاکو ئێستا چی بەرامبەر بە بۆمبارانەکانی تورکیا و چی بەرامبەر بە ئێرانیش جگە لە ئیدانە هیچی تری پێ ناکرێت لەبەرەوەی عێراق وڵاتێکە کە ئێستا گرفتاری دەستکێشەنەوە خۆیەکانە لە زۆر ڕۆوە لاوازە بۆیە هەموو ئەمانە وای کردووە عێراق تەنها با بڵێن لە چوارچەوەی ئیدانە هەڵوێستەکانی تێپەڕ نەکا ئەوەی کە تاکو ئێستا کراوە ئەوەیە کە وەزارەتی دەرەوەی عێراق باڵۆزی ئێرانی بان کردووەوە با بڵێن نامەیەکی ناڕزایەتی پێداوە بۆی بگەێنتە بەرپرسانی ئێران بەڵام سەرباری ئەوەش بەرپرسانی ئێرانیان سوپای پاسداران بە ئاشکرا ئاماژە بۆەکەن کە هێرشەکانی لە ناو خاکی هەرێمی کوردستان و لێرە بەردەوامە بێواتە لە دوای ئیدانەکانیش ئەوان هێشتا هەڕەشەی ئەوە ئەکەن کە هێرش و چالاکیەکانی
ژیانیان لە نێو خاکی هەرێمی کوردستانە بەردەوامە بێ. بۆیە لەمڕۆ ئەکرێ بڵین ڕاستە عێراق ناڕزایەتی دەربڕیوە، بەڵام ناڕزایەتەکانی لە چوارچەوەی ئیدانە تێنەپەڕیوە و ئەمەش تاکو ئێستا کۆماری ئیسلامی ئێران ئەکرێ بڵین بە هەند وەری نەگرتووە. بەڵێ سپاس دڵشاد ئەنوەر پەیامدێرمان لە گەرمیان. ئەم نهاژی دچنە جەم هەفکاریخوا بەڵێن ساڵح و بەشێویە لەگەل ڕووداوەکان کو ئەو ژیر ڕوونی دەدە سەر پێواژیون داویەن خۆپێشاندانن ئێرانێ و ئێریشین ئێرانی لە هەرێما کوردستانە عێراقی. خۆش هاتنەوە. خۆش هاتنەوە بۆ لەگەڵ ڕووداوەکاندا. نکۆڵی ناکرێلەوەی کۆماری ئیسلامی ئێران نوقمی قەیرانی قوڵ و ئاڵۆزە وەک شیکەرەوەش ئاماژەی پێدەکەن لە هەر لایەکەوە دەسەڵاتدارانی ئەم کۆمارە ئیسلامیە بیانەوێت پەردەپۆشی بکەن بە شێوەیەکی جیاوازتر لەوەی پێشووی لە شوێنێکی ترەوە سەر هەڵدەداتەوە. تاران هەر چەندێک بیوێ خەڵک زیاتر سەرکوت بکە هێندەی تر لەسەر ئاستی نێونەتەوەیی لە پەراوێز دەنرێ. پێویستە ئیران دەستبەرداری توندوتیژەکانی بێت بەرامبەر بە ژنان کە مافی بنەڕەتی خۆیان بەکاردێنن و ئەمەش مافێکی بنشینەیە. وەک ئاماژەیەکیش لێرەوە ئێمە بەردەوام پشتیوانی لەو مافەرجیانە دەکەین بۆ خۆپێشاندانی ئاشتیانە. وەک دەشزانن ئێمە بریار و هەڵویستی خۆمان وەردەگرین لەوانە هێزی گەشتی ئێرشاد و ژمارەی خەڵکیشمان خستووەتە لیستی پێشلکارانی مافەکانی مرۆڤەوە و بەم هۆیشەوە سزا سەپێنراوەتە سەریان و دەسەپێنرێتە سەر هەر کەسێکی تریش ئەو هەکارێک بکات. نەتەوە یەکگرتوەکانیش جارێکی تر ئاگاهی دەداتەوە بە ئێران کە دەبێت دەستبەرداری سیاسەتی سەرکوتکارانەی خۆی بێ لە بەرامبەر خۆپیشاندانی ئاشتیانی خەڵکدا. لە ئۆفیسی مافەکانی مرۆڤ سەربەنەتەوە یەکگرتوەکان زۆر نیگەرانین لە بەردەوامی بەرسەوی توندوتیژ ئامێزی هێزە ئاسایشیەکانی ئێران تش بە شەپۆلی ناڕزایەکانی ئێران. هەروەها لەسەر ئەم کۆتوبەندانەی خراونەتە سەر بەکارهێنانی تەلەفۆنی مۆبایل و تەلەفۆنی ماڵەکان و ئینتەرنێت و پلاتفۆرمەکانی سۆشەڵ میدیا. هەزاران کەس بەشدارن لە خۆپیشاندانەکانی سەرانسەری ئێران و هێزە ئاسایشیەکانیش هەندێک جار ڕاستە و خۆ تەقیان لێکردوون. ڕژەمی کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ شاڵاوەکانیدا بۆ سەر خۆپیشاندەرانی ئێرانی دەستیشی کردووە بە بردومانکردنی بنکەکانی لایەنە ئۆپۆزیسیۆنە کوردستانیەکانی ئێران و بردومانەکانیش زیانێکی زۆری گیانی هەبوو و بەدەیان کەس کوژراون و بریندارن. لێرەدا پرسیارێک هەیە ئەبێ بکرێ ئایا ڕژەمی ئێران ملدەدا بۆ فشارەکان لە ئایندەیەکی نزیکیان دووردا وەدان بنێ بەڕاستیەکاندا. ئەحمەد ئەسکەندەری شیکەرەوەی سیاسی میوانی ئەم هەفتەی لەگەڵ ڕووداوەکاندایە. کاک ئەحمەد سەرەتا سوپاس بۆ ئامادەبوونت. پێت وایە کۆماری ئیسلامی ئێران مل بدا بۆ داواکانی خەڵک یان لە کۆتاییە ناچار بێ هەندێک لە بەردانەوەاندن بکە بۆ داواکاریەکانی گەلانی ئێران؟ زۆر سپاس بۆ بانگێشتنکردنتان و ڕایسلااو بۆ بینەرانی بەڕێز. من پێم وایە بارودۆخێکی زۆر هەستیارە و ململانێ و کێشەیەکی گەورە کەوتوێتە نێو جەماوەرێک کە لە هەموو ئێران و لە کوردستان و کە نایانەوێ ئیتر درێژە بەم وەزع بدرێ ئیتر بەسە ئەوە 43 ساڵ تێپەڕیوە ئەوان لەلایەک بە تایبەت ڕۆڵی بەرجەستەی ژنان لەلایەکی تریشەوە ئێمە لەگەڵ ڕژیمە بەرەو ڕووین کە ئەو دەسەڵاتەی جارانی نەماوە و دەستەگرێ بە هەموو شتێکەوە بۆی بتوانێت لەسەر دەسەڵاتەکەی خۆی بمێنێتەوە. بۆیە ئەوەش کە دەبینین ڕاستە بەداخەوە خەڵکانێکی زۆر گیانیان لەدەستداوە، بریندار هەیە، زیندانی زۆر هەیە، بەڵام سەرڕای ئەوە خۆپیشاندانەکان بەردەوامە، ناڕزایەتی دەربڕین بەردەوامە. هۆکارێکی تریشی ڕەنگە ئەوە بێ کە کۆماری ئیسلامی ئێران بە نەخۆشکەوتنی ڕێبەرەکەی و بۆ بارودۆخە ئابوووریە سەیرەوە کە هەیە ئیتر قەیرانی ئوکراین و ئەوانەیش با بێتە سەری هەموو ئەمانە وای لێ کردووە کە لە مەسلەی دۆستیەی ئەتۆمی و لە ئابووری ناوخۆ و لە فرۆشی نەوت و هەموو ئەوانەیشە ئەو
دەست ئاواڵەیەکەی جارانی نەماوە باشە کاک ئەحمەد بەڵێ زۆرێک لە شیکەرەوە ئاماژە بە دۆخی تەندروستی ئایەتوڵڵا عەلی خامنەئی ڕابەری کۆماری ئیسلامی ئێران دەکەن بەڵام ئایا هەموو شتەکان هەر خامنەئیە بە دوای خامنەئیدا ئێستا کە باز دەکرێت دەگوترێت موجتەبای کوڕی دێ ئەگەر موجتەباش نەبێت لەوانەیە خامنەئیەکی تر بێ مانیان نەمانی خامنەئی چ شتێک لە ڕاستیەکان لە ئێران ئاگۆڕێ دەزانین چۆنە خامنەی ئەگەر بمرێت تازەی تر ئەو نەوە و ئەو جیلەی کە لە شۆڕشی ئێرانی بوو وە خۆیان زیندانی سیاسی زمانی شاو بوون و لە کاتی شەڕی ئێران و عێراقا شتێک بوون ئەوە نامێنێ کوڕەکەی ناتوانێت نە لەباری ئاینیەوە لە لەباری سیاسیەوە جێگرەوەی ئەو بێ بە نەمانی ئەو وەکو بینیمانە لە عێراق زمانی شا هەموو دیکتاتۆرەکانی تر کە دیکتاتۆرێ لا ئەچێ ئیتر هەموو جەمسەرەکان لە دەست دەرەچێ بەڵێ هێزی چەکدار هەیە بەڵێ سپای پاسداران و ئەرتەش و هێزە سەرکوتکەرەکان دەمێننەوە بەڵام ئەوەی کە هەموو ئەم گریانەی بەیەکەوە دەبەستەوە وای دەکرد یا ئێستەی وا دەکا کە بتوانێ وەزعەکە ڕابگرێ شەخصی خامنەییە یەکێ لە کارە هەڵەکانی وەکو هەموو دیکتاتۆرەکانی مێژوو ئەوەیە ئەوەندەی دەسەڵات لای خۆی کۆ کردووەتەوە کە بە نەمانی خۆیان بە لاوازبوونی ئێستا معلوم نییە بەڕاستی لە چ بارودۆخێکایە بەڵام ئەوەندەی هەیە نەخۆشە ناتوانێت کۆنتترۆلی بکە کوڕەکەی بێگومان ناتوانێت بێتە جێگای باوکی بەو شێوەیە کە ئێستا هەیە بەڵێ کاک ئەحمەد شۆڕشی ژینا لە ئێران بەردەوامە وا بۆ نزیکەی 15 ڕۆژ دەچێت ڕاپەڕینی گەلانی ئێران درێژەی هەیە لە دوای ئەم 14 ڕۆژە یاری پێ وایە ئەم ڕاپەڕینە بوو بێتە خاوەنی بەرنمەیەکی گشتگیر بۆ هەموو ئێران بەپی ئەو دروشمەی کە بەرز کراوەتەوە مەرگ بۆ کۆماری ئیسلامی ئێران بەڵێ ئەو جارێ یەکەم بە بۆچوونی من مردنی ژینا و ئەوە شانازیە بۆ ئێمە کە لە کوردستانەوە ئەمە ڕوویدا سەر ڕایەوەی کە ئێمە ژینامان بەداخەوە لە دەستدا بەڵام من پێم وایە مێژووی ئێران ئیتر بە پێش کوژرانی ژینا و پاش کوژرانی ژینا مەزەندە دەکرێت ئێستا ژنان بەم دروشمە ژیرانەوە ژن ژیان ئازادی ئەوەندە هاتوونەتە مەیدان و کارێکی وایان کردووە کە بۆ یەکەم جار کەسی وا هاتووەتە دەرەوە و خۆپیشاندانی وا و ناڕزایەتی وا دەرەبردرێ کە ئێمە پێشووتر نمونونەکەیمان نەبینیوە بۆیە بەڵێ من پێم وایە جێگای ئومێد هەیە تەنانەت هیوادارم وای لێنەیە تەنانەت ئەگەر هێزە چەکدارەکان بە تەواوی دەست بکەنەوە و تەقە بکەن لە خەڵک و وەک دەڵێن گۆمی خوێن بخەنەڕێ لە شەقام و خیابانەکانی تاران و کوردستان و شارەکانی تر دیسانەکەش ئەم ڕژی ئەم سەرهەڵدانە دێتەوە زیندوو دەبێتەوە و ئەم جار وەکو جارەکانی تر ناتوانن وەک عەرزم کردی نە ئەو ڕژیمە و ڕژیمەیە ناو خەڵکە ئەو خەڵکەیە گەنجانێکی لە ئێران پێیان دەڵێن لە دایکبووانی دەیەی هەشتا ئێران واتە ئەوانەی کە لە دوای ساڵی 2000ەوە لە دایک بوون ئەمانە مەیدان چۆڵ ناکەن بەڵێ کاک ئەحمەد من دەگەڕێمەوە بۆلات ئەم خۆپیشاندان و مانگرتنانەی ناو ئێران بە شۆڕشی ژینا ناو دێردەکرێت شۆڕشێک کە لە کوژرانی ژینا ئەمینیەوە دەست پێ دەکا بەڵام وەک پسپۆر جەختی لێ دەکەنەوە لە ناوەخنی ئەم شۆڕشەدا ڕەهەندی زۆر گەورە هەن ئەو خەڵکی هاتوونەتە سەر شەقامەکان ناڕزایی بەرامبەر ڕژەم دەردەبرن ناڕزایی لە ئایدیۆلۆژی کۆماری ئیسلامی دەردەبرن و ڕەخنیان لە بنەماکانی کۆماری ئیسلامی هەیە وەک حیجاب و چاودێریکردنی ڕەوشت بیرۆکەکانی دەستوەردان لە ناوچەکەدا و داوای سەنگی خستنە سەر کێشەکانی تر دەکرێت بەلای منەوە ئەوەی ڕوودەدات ڕاگەیاندنی شکستی ئیسلامیزمە جا ئەگەر لە ساڵی 1970دا ئیسلامیزم هێزی خۆی نیشاندا ئەوە لە 2022دا شکستی پێهێنرا و لە ئێرانەوە دەستی پێکرد و هیوادارم شوێنەکانی تریش بگرێتەوە دەگەڕێمەوە بۆ لای جەنابەت ئەگەر بکرێت زۆر بە کورتی پێم بڵێ شەقامی ئێرانی ئەتوانێت درێژە بدا بەم شەپۆلینا ڕزاییە بەم ڕاپەڕینە بەم شۆڕشەی ژینا من پێم وایە دەیدا بڵێ لەبەر خاتریەوە بۆ یەکەم جار دەزانی ژینا ئەگەر مردنی ژینا کوشتنی ژینا بۆیە وای لێهات لەبەرەوە ژن بوو لەبەرەوە کورد بوو لەبەرەوە غەریب بوو لە تاران و لەبەرەوە بوێر بوو ژنانی ئێران هەمویان خۆیان ناسیەوە
ژنانی وا هاتنە سەر تەلەڤیزیۆن وتیان ئێمە کە لە گەشتی ئێرشادی ئێمەی گرتووە لەناو ئەو ڤان ئەو ئۆتۆمبیلەی کە ئێمەیان گرتووە دەستدرێژی سێکسی کراوەتە سەرمان یعنی ئەمانە ڕواڵەتێکی تری داوە بەو ڕژیمە و ئەمە وەک عەرزم کردی ئەو گەنجانەی کە هاتوونەتە سەرشەقام و خۆپیشاندانەکەن ئیتر زۆر دەربەز نین ئەگەر دنیا دۆسیەی ئەتۆمی و ئەوانە گەورە بکاتەوە دیسان چارەسەری مەسەلەکە ناکە وەک پەرچەکردارێک ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران لە بەرامبەر ئەو شەپۆلی ناڕەزاییە لە ناو ئێراندا بردومانی بنکە و بارەگاکانی لایەنە سیاسیەکانی کوردستانی ئێران دەکات لە هەرێمی کوردستانی عێراقدا تا چەندی تر لەگەڵ ئەو هەموو ناڕەزایی کە هەیە لەسەر ئاستی نێونەتەوەیش تا چەندی تر ئێران دەتوانێت بەردەوام بێت لەسەر ئەو کارانەی ئەمە بەشێکی مێژوویەکی هەیە ساڵەهای ساڵە ئێران دەڵێ حکوومەتی هەرێم نابێت ڕێگابدا بە ئۆپۆزیسیۆن لەوێ بن ئەوان لە چوارچێوەیەکی دیاریکراوی یاساییدا لەوێن بە بۆچوونی من ئەم هێرشە بۆ سەر حیزبەکان لایەنێکی فشارە بۆ هەرێم بۆ ئەوەی کە بڵێ پێدوانە بێ کورد دەتوانێت بێ بە شتێک ئێوە دایمە بەشێکن لە عێراق و ئێمە پێمان خۆشبێت دەتوانین وەزاکەتان لێ تێک بدەین جگەلەوە لە بارودۆخی ئاڵۆزی کێشەی دروستکردنی حکوومەتی تازە لە عێراقیش ئەمە گوشارێکە بۆ سەر هەرێم کە ئێوە دەبێ بەرژەوەندی ئێمە بپارێزن بەڵام کێشەکەیان ئەوەیە ئێستا ئێران ئەڵێن زەحمت نەبێ قوربان تۆ لە ناوماڵی خۆ تا کێشەت هەیە جارێ ناوماڵی خۆت کێشەکە جێبەجێ بکە جا ئەو وەختە دەتوانی بێ ئەم فشارە بۆ ئێمە بێنی بەڵام مەبەستیان بەلا ڕێبردننی سەرنج لە شەقامەوە بۆ بەرەو سنوور مەبەستیان تێکدانی هاوخەباتی بووە کە لە بینی بزوتنەوەی کوردستان و باقی ئێران دروست بووە مەبەستیان ترساندنی خەڵک بووە لەوەی کە وڵات پارچە پارچە دەبێ و خۆشببختانە داوای مانگرتنێکی تریشیان کردووە بۆ ڕۆژی شەممە 1 ئۆکتۆبر کە کاتە دەی ڕەزبەر و من هیوادارم هەموو خەڵکی کوردستان جوابی ئەو مانگرتنە گشتیش بدەنەوە کاک ئەحمەد دوا پرسیارم هەڵوێست و کارکردنی لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی کوردستان بە تایبەتی کوردستانی ئێران چۆن هەڵدەسەنگێنی لەسەر ئاستی نێونەتەوەی من بۆ خۆم جۆم لە هەندێک لێی بووە دەگوترا بۆ نمونە دەبواە شاندێکی لایەنە کوردستانیەکانی ئێران لە واشنگتن بوونایە لە لەندەن بوونایە لە ستۆکۆڵم بوونایە لە برۆکسل بوونایە بەڵام نەمان بینی بۆچی هەڵسەنگان چییە؟ ڕاستە ئەمە کەمایەتیە کە بڵێ ڕاستە دەبوو لە وەختی ئارامیە حیزبە سیاسیەکان فکری ئەمە بکەنەوە دەبوو ژوورێکی بیرکردنەوەمان ببێ کە نەیان بووە بەداخەوە دەبوو هێزەکان کۆمیتەیەکیان ببێت و هێڵێکی تەلەفۆنی سووریان بووە کە خێرا دەستیان بە یەک ڕابگا بەداخەوە نەکراوە سەرڕای ئەوەش من پێم وایە بێمەیلیەکی لە ئاستی نێونەتەوەی هەیە کاک بڵێن ئەویش ئەوەیە کە من گومانم هەیە دیتنی دیداری بینی ماکرۆن و ڕئیسی لە نیویۆرک بەشێکی ئەوە بووە کە داوایان لێ کردوون کە ئێمە ئەمانەوێ ئەم دۆسی ئەتۆمیە لەگەڵەوە ئیمزا بکەین و دیارە ئیمتیازیشیان پێداون بەڵام ناتوانین لە وەختێکا کە ئێوە خەڵکی خۆتان دەکوژن و سارەکان خوێن ئێمە لەگەڵتانە هاوکاری بکەین ئەمە کاردانەوەی ئەوێ بۆ وەفدی کوردیش کە نەتوانن بە ئاسانی دەستیان ڕابگا بەڵام منیش لەگەڵ ئەو ڕەخنە لە جێی خۆیەتی بەڵێ کاک ئەحمەد سپاس و پێزانینم بۆ بەشداریەکەت زۆر سپاس دەکەم ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی ئازیز و تا هەفتەی ئایندە و لەگەڵ ڕووداوێکی نوێدا ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون. دەنگێ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê.
لە کاتێکدا خۆپیشاندان و مانگرتنەکانی ناو ئێران بۆ ناڕزایەتی دەربڕین دژ بە مەرگی ژینامینی بەردەوامە، ئێران هێرش دەکاتە ناو خاکی هەرێمی کوردستان و بنکە و بارەگاکانی لایەنە سیاسی ئۆپۆزیسیۆنەکانی کوردی ئێران دەکاتە ئامانج. بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە دەچینە لای فەریبا محەممەدی، ئەندامی دەستەی کارگەڕی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان. فەریبا خانم، سوپاس بۆ کاتەکەت. دەمەوێت سەرەتا بەوە دەست پێ بکەم، پێمان بڵێیت کە ئەم بارودۆخەی کە ئێستا لە ناو ئێراندا دروست بووە چۆن هەڵدەسەنگێنیت؟ بەڕای ڕێز و سڵاو بۆ ئێوە و هاوکارانتان و سەرجەم بینەرانی ئەم بەرنامەیە. هەر وەک خۆتان ئاگادارن دوێنێ بەداخەوە بارگاکانی حزبەکانی ڕۆژهەڵات لە هەرێمی کوردستان کەوتە بەر هێرشی پەهپەد و موشەکەکانی کۆماری ئیسلامی و هەتا ئێستا ئامارەکان باسەوەکەن کە 17 پێشمەرگە هەندوو لایەنی حزبی دموکرات و پارتی ئازادی شەهید کراون و زیاتر لە 40 کەسیش بریندار بوون. ئەمە خواربەکە زانن دوای ناڕزایەتی دەربڕین بە مەرگی ژینا کە سەرەتا لە شاری سەقز و دواتر کوردستان و سەرتاسەری ئێرانی گرتەوە و هەتا ئێستا کە نزیک 2 هەفتەیە ئەم خۆپیشاندانە لە هەموو شارەکانی ئێران بەردەوامە. کۆماری ئیسلامی لە ماوەی ڕابردووە ئێمە ئاگادار بوون کە خۆی تیار کردووە بە تایبەتسپای پاسداران هاتووەتە سەر مەرزەکان بۆ ئەوەی لێدان با لە حزبەکان لەبەرەوە حزبەکانی ڕۆژهەڵات هەردوای مەرگی ژینا زۆر زوو هاتنە سەرخەت و لە پەیوەندی لەگەڵ تێکۆشەران و خەڵکی ناوخۆ بۆ ئاکامە گەیشتن کە مانگرتنێکی سەرتاسەری ڕاگەێنن کە مانگرتە زۆر بەباشی هەمومان دیمان کە جوابی دایەوە و دوای ئەوە ئیتر ئێرانیش زیاتر خەڵکی ئێرانی زیاتر و لایەنەکانی ئێرانیش هاتنە سەرخەت. کۆماری ئیسلامی ئەم تووڕەیە خۆی هەتا دێت زیاتر بەرامبەر بە خەڵکی کوردستان بەتایبەت حزبەکان دەربڕێ و هەوڵەدا کە باشە. ئەمە فەریبا خانم ئەگەر دەرفەتم بێ ئەمە چەندێک کارەکاتە سەر سەرکوتکردنی زیاتری خۆپیشاندەران لە ناو ئێراندا بەتایبەتی لە کوردستانی ئێراندا؟ یەکەم ئێوێ جارێکی تر بڵێ کە من ئەتوانم بە ئاسانی لە دەرەوەی سنوورەکانی خۆم دەستم ئاوەڵا بێت و دەستکەم بۆ ترۆهێشانەی کە وەک هەمیشە دیومانە لە وڵاتانی دیکە و لە عێراقیش و بەتایبەت لە هەرێمی کوردستانە کۆماری ئیسلامی ئەنجامی داوە. لە هەمان کاتیشە ئەوێت هەم بیرروڕای جیهانی بە جۆرێک لە ناوخۆ لابات ئەو بیرروڕاوەی کە زوون کراوەتە سەر ئێران و خۆپیشاندانەکان بیبا بۆ شوێنێکی تر و چەندین پەیامی تایە. ئەمە بۆ خۆی ئەوێت ترس و وحشت خاتە دڵی هەم حیزبەکان و هەم خەڵکی ناوخۆ کە بڵێ من ئەتوانم هەروە کە ئەتوانم لە دەرەوەی سنوورەکان ئەم کارە تیرۆریستیانە بکەم زۆر باسانیش کە لە خۆپیشاندانەکانی پێش و ئەم جارێش دیومانە باسان نەتانم ئێوەش سەرکوت بکەم. بۆیە بە جۆرێک بێت جوابێک بداتەوە بە خەڵکی ئێران و بەتایبەت کوردستان کە ئەم خۆپیشاندانانە کە ئێوە کردوتانە بە ئاسانی ئەکرێ خەڵتانی خۆین بکرێ و بێدەنگ بکرێ. بەڵام خۆی باشە زانێ کە نا ئەتوانێ وەکو جاران ئەوە بکات ئەو سەرکوتە بکات لەبەرەوە هەموو بیرروڕای جیهانی ئێستا زوومی کردووەتە سەر ئێران و خۆپیشاندانەکان تەنیا تایبەت بە شوێنێک و ناوچەیەک نییە، هەموو شارەکانی گرتووەتەوە. ئەمە کۆماری ئیسلامی ناوچار کردووە کە ئەو هێزی سەرکوتیە دابش بێ بەسەر هەموو شارەکانە و تا ڕادێکی زۆر لە سەرکوتەکەی کاتەوە. لە هەمان کاتیشە ها لە پای مێزی مۆزاکرا بۆ بەرنامەی ئەتۆمیەکەی و ئەمەش بۆ خۆی کێشەیەکە کە کۆماری ئیسلامی لەنێو ئەم هەمووە قەیرانە کە هەیەی چە لە ئاستی جیهانە چە لە ئاستی ئابووری و ناوخۆییدا بۆیە پەلەقاژەیەتی کە بتوانێ بەجێک خۆی دەرباس بکات. بەڵێ فەریبا خانم، لەو ڕۆژەی کە ئێستا دروست بووە بەڕای تۆ پێویستە لایەنە سیاسی کوردیەکانی ئۆپۆزیسیۆنی ئێران بە چ شێوەیەک ڕەفتار بکەن؟ بەداخەوە هەتا ئێستا ئۆپۆزیسیۆنێکی ئێرانی بەهێز لە سەرتاسەری ئێران ئێمە شاهدی نین، بۆیە ئەوەیش کە هەیە لایەنگەلێکن کە نەیانتوانی هەتا ئێستا خۆیان ڕێکخان و یەکدەنگ بن و کاریگەریکی ئۆتۆیان لەسەر ئێران نییە، یانێ زۆر جیاوازن لەگەڵ هێزەکانی کوردستان. هەرچەند لایەنەکانی کوردستان هەوڵیان داوە و ناوەندی حزبەکانی کوردستان هەوڵیان داوە کە بتوانن پەیوەندی بگرن لەگەڵ ئەم لایەنانەوە بتوانن ئەوانیش ڕێک بخەن کە هاودەنگ بن لەگەڵ کورد لەبەرەوە ئەوەی ئێستا لە خیابانەکان و سەر شەقامەکانی ئێران و کوردستانە ڕووەدا
لە خواستی ژێن و خواستی تەنیا نەتەوەیەک تێپەڕیوە بۆ خاستێکی گشتی و بۆیە هەموو نەتەوەکان ئەمڕاتونە سەرخەت هەموو چین و توێژەکان لەسەر خەتن و چیتر ئێران ناتوانێت بەم شێوەیە درێژە بەدەسەڵاتی خۆی بووە بەڵام هەتا ئێستا هێزە ئۆپۆزیسیۆنەکان بەداخەوە ئەوەیان نەکردووە هەرچەند وتم ناوەندی حزبەکانی کوردستان لە هەوڵی ئەوەدان و هیوادارین لە زووترین کاتا بتوانن لەگەڵ ئەوانە ڕێکەوەن و هەرچەند ئۆپۆزیسیۆنێک کە تا ڕادێکیش کاریگەریان هەیە لە ئێران یەکدەنگیان کەن و یەکخستنی ئەوان لەگەڵ ناوەندی هاوکاتی بەڵێ فەری بەخانم بەبەسمە پرسیارێک بکەم لە وتوێژێکدا لەگەڵ دەنگی ئەمریکا یەکێک لە چالاکوانەکانی ڕێکخراوی هەنگاو ئاماژەی بۆ کرد کە بە هەزاران بریندار هەیە لە ناو ئێراندا و ناتوانن چارەسەریش وەرگرن بەهۆی ئەوەی کە بۆی هەیە کە دەستگیر بکرێن و ئەم بریندارانە ڕەوشیان زۆر خراپ و پێویستیان بە چارەسەری هەیە ئێوە لە دەرەوەی وڵات چۆن توانیوتانە دەنگی خۆتان بگەێنن بە نێوەندەکانی مافەکانی مرۆڤ تا چارەسەریەک بۆ ئەو بریندارانە لە ناو ئێراندا بدۆزنەوە ئەوەی کە بەداخەوە وایە ڕاستە واقعیەتێکە کە لە ناوەوە زۆر کەس بریندارەوە بەڵام بەتر بەهۆی ئەو ترسەی کە هەیە لە ئێرانە ناتوانن بەرحاڵ بچن بەتایبەت لە کوردستانە لە زۆربەی شارەکانە بریندار زۆرە بەڵام لێرە هەروەک دیتان هەم ناوەندی کوردستان و هەم لایەنەکانی دیکە و ئێران تەنانەت لایەن ئۆپۆزیسیۆنەکانی ئێرانی سەر شەقامەکانی ئەوروپایان گرتووە و تەنانەت نامەیان ئاراستەی ناوەندەکانی مافی مرۆڤ و هەروەها وڵاتانی ڕۆژاوایی کردووە و داوای یارمەتیان کردووە لەم بارەوە بەڵام هەتا ئێستا ڕەنگە وەڵامێکی ئەو تۆ ئێمە تا ئێستا نەمانبیستووە بەڵام ئەم خۆپیشاندانەوە ئەم داواکاریانە لە دەرەوەی وڵات و لە وڵاتانی ئوروپایی و ئەمریکاییش هەر بەردەوام و هیوادارین بتوانێت بە ئاکام بگات. بەڵێ فەریبا محەممەدی ئەندامی دەستەی کارگەڵی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان سوپاس دەکەین. سپاس پێوەش. فەرەنسا ئیدانەی هێرشەکانی ئێرانی کرد کە ڕۆژی چوارشەمە لە کوردستانی عێراق گروپە چەکدارەکانی ئۆپۆزیسیۆنی کوردی ئێرانی کردە ئامانج کە سەرکوتکردنی خۆپشاندانەکان لە کۆماری ئیسلامی ئیدانە دەکەن. لە بەیاننامەیەکدا ڕۆژی چوارشەمە هەر پاش هێرشەکان وەزارەتی دەرەوەی فەرەنسا ڕایگەیاند فەرەنسا سەرکۆنی ئەو هێرشانە دەکات کە ئێران بە بەرپرسیارەتی گرتۆتە ئەستۆ و لە هەرێمی کوردستان ئەنجامی داوە و پێشێلی ئاشکرای سەروەری خاکی عێراق و بەبێ جیاوازی خەڵکی سیڤیلی کردوتە ئامانج. لە بەیاننامەکەدا داوای ڕێزگرتن لە سەروەری و یەکپارچەی خاکی عێراق و سەقامگیری و ئاسایشی ناوخۆیی هەرێمی خۆپشاندانی ناڕزایی لە تاران بەردەوامە ئەمەش بەشێکە لە دیمەنەکانی خۆپشاندانەکانی تاران. پایگاه بسیج مسجد در میدان امام حسین خۆپێشاندانن باژارê sinê berdewam min û doh çarşemê jî ew hatin darxistin kam hin dîmenan jê bibînin. لە چەندین زانکۆکانی ژمانگرتن و چوونە پۆلەکانی خوێندن ڕاگیراوە و خوێندکاران لە زانکۆی شیراز بەردەوامن لە ناڕزایەتی دەربڕین. دوه لە زانینگەها باژارê سەبزەوار jî xwepêşandan nehebû û ev jî hindîmenên wê ne. ئەمەش بەشێکی ترە لە ناڕەزایەتیەکانی ناوزانکۆی مەشهەد.
کرجی خلک درکتن خو پیشاندانان و افجی هندی من وینه فهانیش خەڵکی بەردەوام بوون لە ناڕەزایەتیەکانیان با پێکەوە بڕوانی نامگرتە ڤیدیۆیە. دانشگاه اصفهان چهارشنبه لە واشنگتنیش لە بەردەم کۆشکی سپی خۆپیشاندانی ناڕەزایەتی بەڕێوەچوو فەرمونەم دیمەنانە ببینین. مهسا هستیم بجنگ تا بجنگیم. به سدان کس روژا چهارشنبه لبرلین آلمانیا دژی رژیما ایران خۆپیشاندان کرن کو یک جه زنجیره که خۆپیشاندانانه کو لسرانسری جیهان دبن پشتی کشتنا ژینا ئەمینی کچا کردا ایرانیا 22 سالی اف جی هندی منن و خۆپیشاندانه. Betreiberin eines Modegeschäfts für Frauen gewesen. Du warst kurz vor deinem Video sehen von deiner Mutter an deinem Grab, um eine Ahnung zu bekommen, welche Studenten in Teheran schreien, Frauen leben Freiheit, Xinjiang. Wir verneigen uns vor diesen Frauen, wir verneigen uns vor den Menschen im Iran. Aminis Tod. Vielen Dank. Der entsteht gerade. هێزەکانی تالیبان ئەمڕۆ پێنجشەمە تەقەیان بە ئاسماندا کرد بۆ بڵاوپێکردنی گربوونەوەیەکی ژنان بۆ پشتیوانی لە خۆپیشاندانەکانی ئێران لەسەر کوژانی ژینا ئەمینی. ئەمەش پاش ئەوەی نزیکەی 2 هەفتەیە خۆپیشاندانی کوشندە لە ئێرانی دراوسێ بەڕێوە دەچێت بۆ ناڕەزایی دەربڕین لە مەرگی ئەو کچە کوردە تەمەند 22 ساڵانەی لەلایەن پۆلیسی ڕەوشتیان گەشتی ئیرشادەوە لە تاران دەستگیر کرابوو. خۆپیشاندەرانی ئەفغانستانیش هەمان دروشمی ژن ژیان ئازادیان دەگوتەوە. پامنێری ئاژانسی فرانس پرێس بڵاوی کردوتەوە خۆپیشاندەران لە هەمان دروشمی ژن ژیان ئازادیان دەکوتەوە کاتێک نزیکەی 25 ژنی ئەفغانی لە بەردەم باڵیۆزخانەی ئێرانی لە کابول ناڕەزایەتیان دەردەبڕی پێش ئەوەی لەلایەن هێزەکانی تالیبانەوە بڵاویان پێ بکرێت. سەرۆکی ئێران ئیبراهیم ڕەیسی ڕۆژا چهارشەمە پێلا خۆپیشاندانên ژنان کوی وەکو تێکبرن بە ناوکرد شەرمەزار کرد ئەو خۆپیشاندانên ku پشتی کوشتنا ژینا ئەمینی لە سەرانسەری ئێرانê هاتنە لەدارخستن. ڕەیسی di hevpeyvîna xwe ya televîzyonî de got divê bi kesin ku beşdarî van kiryarên têkder bûne bi biryardarî danûstandin bibe. Ev daxwaza gel e. Wî got ewlehiya gel hêla sora Komara İslamiya Îranê ye û rê nayê dayîn kes yasayê bin pê bike û aloziyê derxe. Serokê muhafizkarê tund got dijmin yekîtiya niştimanî kiriye armanc û dixwaze gelan li hember hev derxe. Wî Amerîka bi gurkirina narazîbûnan tawanbar kir. Reîsî got millet ji ber mirina Emînî bi xem û şîn e û pisporên dadwerî dê di demeke nêzik de raporta dawî pêşkeş bikin. Lê di heman demê de hişyarî da ku xwepêşandan û kiryarên têkder ji hevdû cuda ne. کوڕی شای کۆچکردووی تا ئێران ناڕەزایەتیە جەماوەریەکانی ئێرانی بە شۆڕشێکی بەرچاو لەلایەن ژنانەوە ناودێر کرد و داوای لە جیهان کرد گوشارەکانی سەر پیاوانی ئاینی لە ئێران زیاد بکات. ڕەزا پەهلەوی کە دەسەڵاتی باوکی لە شۆڕشی ئیسلامی ساڵی 1970 ئێراندا ڕووخات داوای کرد ئامادەکاری باشتر بکرێت بۆ سیستەمی داهاتووی ئێران کە سیستەمێکی سیکولار و دیموکراتیک بێت. لە کاتێکدا ڕەخنەی گرد لە جیاوازیکردن دژمە کەمینەکان و کۆمەڵگەی هاوڕەگەزخوازان پەهلەوی گوتی هێمای سەرکەوتنی ئەمڕۆ بە نوێنەرایەتی ژنان دەکرێت.
باهوزا این یک جه باهوز نهری بهزن که حتانها لامریکای هاتنه تومار کرن روجا چهارشنبه لباشور روجاوای فلوریدا دا کولان کرن چمن آوه الکتریک جسر 2 میلیون کس قد کر و مترسیا زیانک کاراسات لور سپاند ناوندا باهوزل نزیکی گراوا کایو کوستا بول روجاوای فورت میرس یکو هجمارک مزنیا خلکی لی دجین لباشور روجاوای فلوریدای باهوزا به پلیا 4 به اوبای بلزا 241 کیلومتر د دمجمره کې د پراوی خستو دیواره کې باهوز کو د دما لوا خویا هدیه ل سر کنداوی دا کوم بوبو چیکر لګوري کمپانیا پاور اوتج یو اس زیاتری 2 میلیون مال او کارگهن فلوریدا به الکتریک بون لسه نافچیان هما هر مال به الکتریک ما بری این دست به بکه دا خواست جنیزی که 2.5 میلیون کس بو که باشور روجاوای فلوریدای در کون لگور یاسه کس نکاره به نچاری جور بروه بینه هجا کاتکی خوش هر بمینید خوشیده